بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم لە درێژەی بەرنامەکان بینەری تلویزیۆنەکەمانن. لەم بەشە لە بەرنامەکەمان هاوڕێ ئیبراهیمی باتمانی لەگەڵمانایە. پێشەوەی کە بڕۆمە سەر بابەتی بەرنامەکە پێم خۆشە بە خێراتنی هاوڕێ ئیبراهیمی باتمانی بکەم. هاوڕێ ئیبراهیم بەخێر بێی لە ڕێگەی سکایپەوە بۆ ئستودیۆی تلویزیۆنی پرتو. خیلی ممنون، سپاس بۆیەوە و سڵام بۆ بینەرەکە. سڵاو و سپاسیش بۆ تۆ هاوڕێ ئیبراهیم. بینەرانی خۆشەویست، هەر وەک ئەزانن و ئاگادارن ئێمە کۆمەڵێک بەرنامەمان سەبارەت بە دیاردەکانی ناو کۆمەڵگا لە تلویزیۆنەکەمانەوە بوو بەردەوام ئەم بەرنامانە درێژەیان هەیە و بەداخەوە ئەم دیاردانە کۆمەڵێک دیاردەن لە ناو کۆمەڵگا کە زۆر ناڕەحەت کننده و زۆر دڵتەزێنن، کە یەکێک لەو دیاردە دڵتەزێنانە دیاردەی خۆدکۆشیە کە ماوەیەک پێش ئێستا لە ڕۆژی 9 مرداد بەداخەوە کچێکی تەمەن 12 ساڵان لە شاری کامیاران خۆی هەڵقاوێز دەکات و خۆی لەناوە بات. بۆ تۆزیحاتێکی زیاتر پەیوەند لەگەڵ ئەم ڕووداوە چمەلای هاوڕێ ئیبراهیمی باتمانی و لێ پرسم ئەم ڕووداوە چۆن ڕوویداوە، گزارشێک لەو ڕابطە و دوایە چمە سەر بابەتی ئەسڵی پرسیارەکان. هاوڕێ ئیبراهیم، ئەم ڕووداوەی کە لە مقدمەی شارم پێدا لە شاری کامیاران و هەروە خۆدکوشی کچێکی تەمەن 12 ساڵانە هۆکارەکەی چی بووە و ئەتوانی گزارشێکی زیامان پێبەی لە ڕابطە لەگەڵ ئەم مەوزوعە؟ متاسفم هەرحاڵ ئەم دنیای وارۆنا ئەم سیستە تایبەت لە ئێران ئامت باقاتانە کە پێ بەتایبەت بۆ مناڵێک 12 ساڵە کە ئەشێ بچێ کاریەکات ئەشێ بچێ ئاڵە مناڵی خۆی تێکا ئەو بتفاقێ بۆ کەوتێ حەقیقەتەن وەختێ خەوارەکە بژنە تڕاستگەرەکە فرە سەخت بوو و دیسەی وەختێ تەکوا قسەکەم بەرەبم سەختە، چون کەسێک ئەو مناڵە قوربانی بوو، مەهەستی ئەسەدی شەنس بەرگەشە بوو واقعاً. اتفاقیەشی وای بۆ کەفێ ئەشی لە ژێر فشارێکا بێنکە جەریانەکەی ئاوا بووە. ئەم مناڵە باوکی لە دەستاوە وایەوە دایکی ئەزواجەکە داخل لە نانەگەورەی ئەم بەخێوە کاتۆمانە تاوەی بە 12 ساڵێ دوایەوەی دەشێ شووکەی ئەویش تەمکی ناکات بەمە بەداخل مناڵێکە سەرفزانێ معنای شووکردن چەست و دوای ئەوە براخە بەوش فشار شتێ بۆ تێن و ئەمانە بەشێکی وەسا دوای بۆ چادرەکەی نەنێتڕێت و ئەو مەحەلە ماڵیانی ژادە مەحەلەی تەپەی پیر محەمەدە ئەوەختە خۆی هەڵەواسێ متاسفانە هەرەکەی ئەدوایە ئەمرەی بلاخە بێت ئەدیم ڕۆژ دوێکەیش خەوەی واگە یە دوێکەیش هاوردیان لەسە و لە بیمارستان بەعسەر سەنەندجە لەوەی بووە دوێکە باملا سەوڕێ سەر جنازەکەیان سپاردە کردووە و ئەوەختە مەردمیژ و جوابە تایبەت بوو نەسڵ جوانیان واقعا نەسڵ جوانەکان دەسە بۆڵیان دروست کردووە بە عەکس خۆی و بە پۆستەر خۆی بەلاخەنیانەبان هەرحاڵ سپاردە کردووە. ڕاستگەرەکان خەوەرە واقعا خەوەری دڵتەزێنە، چون ئەگەر بریان چێتە ناو ئەمانە لە مەتواقانە فرێکە ئێوە لە سنێ ماوەی لەوە بەرهەم متواقەکە ئەوە لە باتمانە ماوەی هەر لەوە بەرە متواقەکە و فرەشش وەرخەوەرەی تر هەست ئێمە کەمتر ئەگەی بە گوێچکەی ئێمە دەیلەکەی چەست دەیلەکەی بەنەزەر من فرە ڕوشنا تا جمهوری ئیسلامی تا ئیسلام سیاسی تا ئەم حکوومەتە قڕ 1400 ساڵ گذەشتە ئەمرت لەوە بەربیری لەسەر مەزمە قانونێک ارتجاعی بشدت عقب ئفتادە و زجر تا ئەمە بەسەر کارەوە بێ ئەم مشکلاتە ئەم خۆدکۆشیە ئەم فەقر و فەلاکەتە گشت ئەمانە وجودیە بەنەزەر خۆم بەشێکی ئەو بەنیش بەشێکی ئەو کەنیشکە بەداخە مناڵێکە تەسیاگە بە هەر دەلاری تەسلیمی گردێەوە نانەگەورەی تەسلیمی گردە تۆشی شووکەی بەنەزەر من بەشم دێ مەسەلەی اقتصادی و فەقر و فەلاکەتە حتما من نازانم ئەم نانەگەورەی بەو نەتیجە گەیەکی بەداخرا ئەوەندە مەشهور مشکلەی اقتصادیم لەسەر نەکە پێ بتوانم خۆم
نەیتوانی حتمما جواب بوو مەسایل ماڵی بێت با جواب بوو وەسایل ڕۆژانەی بێت لە باسێ نازانم وەسایل ئارایشی بەراخرە مناڵێکە شتێکی گەرەکە بۆنەوە ئەمە ئەم کارەیەکە ئەم اتفاقە کەپتێ بۆ ئەو مناڵەوە تەمانە بەنەزەرم فەقر و فەلاکەتە تەنیامە نییە کاولاچی کولیە خۆی فرۆشێت کاولاچی خۆی فرۆشێت لە خیابانە بۆی کە مناڵەکانی لە برسیان نەمرە ئینسانێتر ئەچێ بە هەزار بەدبەختی یانێ بۆی کە بوو وەقتی تماشایەکەی گشت ئەمە ناشی لەم حکوومەتە سا ڕاستگەرەکە مەهەستی قوربانی بوو وەڕۆژێت دەیان لەسەر بنیامتە قوربانی ئەم سیستمە کەسیفەیەوەی هیچ کە مقەسر نییە نه مقصر نییە هیچ کەس سیستمێک وا ها لەسەر کارە مقابل ئەو مردووە هیچ مەسئولیەتێکی نییە و ئەو سیستمە سا ئەگەر ئەو ڕەواجێنەرە خود محەممەد وەختێ ئایشە 9 ساڵەیە خوازر ئەمیش گەرەکە پەیرەوەی بۆ خەتەرەکە کە خەریکە پەیرەوەی بۆ مێکان حکوومەتە معلومە متباقانەیە کردی لە چ قانون لە چ قاموسێکە چەندی غێر ئەنسانی کەنیشکی 12 ساڵە کەنیشکی 12 ساڵە هەنووز مناڵە تۆ ئەژێ چی ئەژێ شوقەی بۆ ئەو تەلەڤیزیۆنەوە هەڵسی بیجم گەرەک مامە بخوازم بەڵێ هاوڕێ ئیبراهیم باشە خانەوادەکان لە شرایەتێکی ئاوەها کە باست لێ کرد شرایەتێکی اقتصادی نالەبار وەزعیەتێکی ژیانی نابەسامان مناڵێک گەورەکە دێنێ بە تەمەنی 12 ساڵ 16 ساڵ 18 ساڵ یعنی تەمەنی کێشتا تەمەنی مناڵیە بۆ ژیانی ئەو مناڵاخەنە ژێر فشارۆکە کۆمەڵێک دەرەنجامی ئاوەها دڵتەزێنی لێ بکەوێتەوە مەسەلەکە ڕۆشنە مەسەلەکە قانون لەو جامعە قانون دزی هەست قانون کوشتن هەست قانون هەرچی قانونی وا ڕەبتی بە بەشەرە نییە هەست ئەمە قانون بەشەری نییە ئەگەر لەو جامعە قانونی بێژێ 18 ساڵ کەس ئەوژێ 18 ساڵ ئیجازەی نییە سەن ئەزدواج کە وەدوای 18 ساڵ بەخۆکڕە کاوە خۆی گەورەوەی خۆی تەسبیم بەخۆیە ولی به مسئله به قانونیه مسئله قانونی که درست کرده گره که قانونی بخوره ولی گره که قانون بربریت قانون غیر انسانی که ربطی بند دوره نیه اسلام ربطی به فرهنگ مردم و امرو نیه اسلام ابزاری نیه امرو متوانی به زور به مردم تحمیل که اما امانه صاحب درس گره که دلیل که اوسا کنیش که 12 ساله وقتی فشاری بودی وقتی باوکه جنیات وقتی وقتاقارات 4 نفرش مدوریانی هر کی مشکلات و بدبختی خوی هست وقتی چتکه و چتی وقت بوی واسه کابوس چتی واد اوینی مناڵێکە تصمیم عجیب و غریب بگری تصمیم گرده آوا خوی نکرد مسئله که سر وسر عامل تو ام بدبختیه امانه گشت ام جمهوری اسلامی است ام جمهوری اسلامیه ام قانون قرن بوقا گرک ام بمردم تحمیل کما قربانیه اما بنظر من مسئله جامعه ایران مسئله نسبت به انسان کان هیچ اهمیت قائل نبود هیچ قانونی کی نیست اگر مناڵێ من اگر باوکەکەی لەبڕێنچوو ئەگەر دایکەکەی لەبەرچوو کی مەسئولیەتی بووێرەوەدا ئەوە چ قانونێکە تۆ هەڵسی لەم جامعەی دنیاە بۆ ئێران بۆ هەموو سروەتە بۆ هەموو پۆڵە هەستی بە ملیاردەر بێتە حەزبڵا هەست بە ملیاردەر خەز نەدانم جەنگ سووریا بە خاتر حەزەر زەینەبی بیکاتەوە هەزار دزی و دەلەسەوەمانە هەست وەلی 1000 سەر مناڵێ یان نەدارە مناڵە و هەزاران مناڵ و هەزار بێسەرپەرست لەو خانەوادەوە ئەچن 7 ساڵان چن کارگریەکەن چن واکس کەوشەوانە چن بەدبەختێچن بەم ڕێستوران بەو ڕێستوران شتە فڕۆشن دوای تاقیریانی دەکەن ئەچنە گزیانە بۆ ئەمانە چاوی کوێرەوە هیچ وەختە دەفکەمانە بۆ براکە ئەم جامعە مەسئول ئەمانە سا وەدوایەوە ئەمە لە خصلەت جمهوری ئیسلامیانی وەلی ئەگەر بیژی فڵان کەس یەک نەفەر کەجنێ پیاوێ کەسێک بۆ ئەوە ئازادی لێوتێ برە فاصلە شناسایی و تەختە تۆقسەیە ئەمە نازانم ئەمە چۆمانەسە ئامەڵەکەی یەک جمهوری ئیسلامیە ئامەڵ ئەم اتفاقانەوە کەسێ بۆ ئەم هەموو مەقتادە کریاوە تماشای ئەم هەموو مەقتادە لە جامعەی ئێرانە تماشای ئەم هەموو بێکاریە تماشای ئەم بەدبەختی و نەداری و فەقر و فەلاکەت و بێحقوقی کارەکەی پۆڵت پێ ناوێت کارەکەی داوای پۆڵەکە دەکەی شەلاق دەکەن ئەخر ئەم پەناپەرستنە ملە ئەمە یەکی لە فەرهەنگ ئیسلامە
ئەمانە بەرمیان فێر کردێنێت کەی بەشاشی مناڵێک ئەوە گەی بە فکری چی خۆی هەڵواسێ چون ئەمانەیە دیە وقتی ومەلا ئەمە جەماعەت ئێعدامەکە بەتەناب مەتمەشن تماشایەکەن ئەمەی جێ هەست ئەم ئەوارز غیر ئەنسانی هەست کە جمهوری ئیسلامی بوو ئەمانە باکێکی نییە هەر بۆ بۆنەوە بەنەزەر من لەم نەپرسی جمهوری ئیسلامی نسبەت بە جامعەی ئێران بۆ ئەوەی کە بۆ ڕەفاه بۆ خۆشبەختی یا بۆ هەر مەسایلی بۆ مشکلات مەردم نە هیچ بەرنامەیەکی نییە خۆی ئەساس مشکل و سەرچاوەی هەموو فەقر و فەلاکەت نەداری بیکاری کوشتن ئێعدام خودکوشی ئەسیدپاشی سوزانە نازانم ئەوەی کە واتە منفیە گشتی سەرچاوەکەی جمهوری ئیسلامی سپاس بۆ تۆزەحەکانت هاوڕێ ئیبراهیم بەڵێ بە دڵنیاییەوە جمهوری ئیسلامی خۆی عامل و مسەبەبی تەواوی ئەو ڕووداوە دڵتەزێنانەیە هەروەکە ئێوە ئیشارەتان پێدا ئێدام دیاردەیەکی ناشرینی کۆمەڵگای ئێرانە کە بە هاتنە سەرکاری سیستمی جمهوری ئیسلامی ئێعدامی لە مەلەی ئاما کردووە بە شتێکی ڕوتین و نۆرماڵی ئەو کۆمەلگا و ڕۆژانە دەیان و سەدان مناڵ ژێر تەمەنی 18 و 16 و 12 و مناڵی زۆر خواردتریش چاویان لە کوشتنی ئینسانێکە کە لە یەکێک لە مەیدانەکانی شارڕۆدا. بەڵام هاوڕێ ئیبراهیم زۆر بە کورتی تکایە پەیامی ئیبراهیمی باتمانی بۆ ئەو خانەوادە بۆ کەسوکاری ئەو مناڵانەی کە لە ئاوەها حاڵەتێکە مناڵەکانی خۆیان دانن چون زانەمەیان خەنە ژێر فشارێکەوە کە تەنبەر بە ئیزدواجی ئیجباری و کۆمەڵێک شتی لەم بابەتانە تکایە بە کورتی پەیامی هاوڕێ ئیبراهیمی باتمانیمان گوێ لێبێت. من پیامکم واسه بو او مردما بنظر من حق خیر بلدنا في بنظر من منال حق خويا منال أولوية زندگية منال احتياجي هزبويك بقيت احتياجات بويك محبتي في احتياجات بويك بس حتى وان قد تلاش قد اشين يا ذيلي برابر دكي منال جگه بوشه با خودایکا و اشید که بگی چون جمهوری اسلامی هیچ مسئولیتی که دخل اوانیه خط جمهوری اسلامی کشن جمهوری اسلامی تواب قوانین ضد منال ضد بتعیبت ضد جنا و مناوی و هیچ انتظاری که نوی بو اوی که مل جمهوری اسلامی منال خوشبخت بی چه خوشبخت بی مناوی هم شوار 5 سال مقنع کات سری خفتی تیک منال خیلی حزکا با مقنع یا ئەوەی بە خەڵکەرە چواردنەوە و سێژنەوە ئەمانە و هەزار مەسایل هەست ببوونەوە مردم احتیاج مردم بەنظر من تەوەجو نەکەن بە جمهوری ئیسلامی خۆیان وەک باوەکودایەکی وەک ئینسانێکی وەک هاومەحەدا وەک ڕەفیق نازانم ئەمانەوە نەوە خۆیان قسە و باسکەن منت ژێر 18 ساڵ غێر ئینسانیە مناڵێکی ئەزواجکە ئایندەیەکی نییە ژێر بۆ ئەوەی کە فەقر و فەلاکەتیجە دەچێت دەیلەکەی لە جمهوری ئیسلامی سێداکەی من تقاضام با خلقاتا تبدیل نکن به قوانین جمهوری اسلامی چون قوانین اگر کشته ناقضه غیر انسانیه هر بونوا مشي برگیری کن لم قربانی و معنا حلقه جي او سوا ارسال کن لا فشي مناوی خوی پروسه خوی توافق هر کاری تو تماشا نتانی کتیک آوری تبان بیجاری خچایی دیگه فشي بالاخره بجوشی دوی چایی دیگه مناوی شباسه پروسه خوی هست حزکا بازی کا حزکا مدرسه چه حزکا طریق خوی هست تو بنوش حدا دعوای پولا کناوی به احترامی تیر پی بالاخره توجه دی پی هر بونو من توصیم وسابو مردم بم قانون تمکین نکن و بیان را نالکان دان بچای بس کنیش خوی دوره دی چه درس خوینی ز آزاد دی ز شکول لباسه کاته بری با خلق عتقل مالکه لی خوش بی او وقت حوساکار نازانم نکبنشون بعضی مرتجع هست نازانم و حیچو بالاخره گرد تانا اشی قانونشکنی کری بنظر من مردم اشی قانونشکنی که نسبت بهم نسگه سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ ئیبراهیم سپاس بۆ ئەوەی کە لەم بەشە لە بەرنامەکان لەگەڵمان بووی هەروەها سپاس و ڕێزی منیش بۆ ئێوەی بینەری خۆشەویست کە تا دوایین بەشی بەرنامەکان لەگەڵمان بوو